مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هاوڕێ لەگەڵ وەفدێکی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی گەیشتنە قەزای چەمچەماڵ و لەلایەن مامۆستا جەزا ئەحمەد بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری و ستافی مەڵبەند و ژمارەیەک لە ئەندامانەوە پێشوازی لە وەفدە باڵاکەی کۆمەڵ کرا. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە دەستپێکی سەردانەکەیدا بۆ سنوورەکە لە دەڤەری قەڵاسیەوکە لە ناحەی ئاغجەلەر و گۆبتەپە ژمارەیە کەسایەتی و پیا و ماقوڵ و ئەندام و کادری سنوورەکەی بەسەر کردەوە. لە سەرجەم سەردانەکانیشیدا مامۆستا جەزا ئەحمەد بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵ و مامۆستا هێمن بەهجات بەڕێوەبەری ناحەی ئاغجەلەر و بەرپرسانی ئەنجومەنی قەڵاسیەوکە و ئەنجومەنی بازیان و ئەنجومەنی تەکیە و ژمارێک لە کارگێڕان و ئەندامانی مەڵبەند یاوەری وەفدە باڵاکەی کۆمەڵی دادگەریان دەکرد. لە دەستپێکی سەردانەکەیدا بۆ ئەو دەڤەرە سەرۆکی کۆمەڵ سەردانی ئەنجومەنی ئاغجەلەری کۆمەڵی دادگەری کرد و لە نزیکەوە لەگەڵ ستافی ئەنجومەن کۆبووەوە. پاشان ئەو بەڕێزانەی مامۆستا عەلی باپیر سەردانی کردن بریتی بوون لە کاک هاوڕێ مامۆستا عەبدولفەتاح پێشنوێژ و تارخوێنی ناحیەی ئاغجەلەر، حاجی عوبێد ئاغجەلەری، حاجی ئەحمەدی قەڵاچۆغ، مامۆستا کامیل، کاک مەلاشوان بەرپرسی ئەنجومەنی قەڵاسیەوکەی کۆمەڵ، مام حاجی عەبدوڕەحمان، کاک عومەر مامە لە خزمانی شێخ بزێنی، مام جەمیل باوکی کاکدارە، کاک سامان عیزەت پێشمەرگەی دێرین، مامۆستا پێشەنگ کۆساری، کاک عەلی دێڕەشی. لە میانی سەردانەکانیدا مامۆستا عەلی باپیر سوپاس و پێزانینی هەبوو بۆ هەموو لایەک و لە سەرجەم دیدارەکاندا سەرۆکی کۆمەڵ جەختی لەسەر دەستگرتنی زیاتر بە ئیسلام کردەوە لە پێناو بەهێزکردنی گیانی برایەتی و تەبایی و بە خەمۆبوونی یەکتر و دەربڕینی سۆزی برایانە و دۆستانە لە نێوان سەرجەم چین و توێژەکاندا. ئەمە و سەردانەکەی مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەری بووە جێگەی خۆشحاڵی هەموو لایەک و ئەو جۆرە دیدارانیان بە گرنگ وەسف کرد و هیوای بەردەوامیان بۆ وەفدی کۆمەڵ خواست. لە کۆتا وێستگەشیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە ئامادەبوونی موحەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵا لەگەڵ ستافی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کۆبووەوە. لە سەرەتای کۆبوونەوەکەدا مامۆستا عەلی باپیر باسی لە دوا ڕەوشی سیاسی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کرد و دید و تێڕوانینی کۆمەڵی دادگەری لە پێشهاتەکاندا شی کردەوە. لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا سەرۆکی کۆمەڵ وێڕای دەستخۆشی و ماندووبوون بۆ ستافی مەڵبەند لە کارەکانیان ڕایگەاند. ئەندامانی کۆمەڵ ماندوو نەناسانە پێشەنگن لە دڵسۆزی بۆ کار و چالاکیەکانیان و ڕاپەڕاندنی ئەرکی سەرشانیان و بەرەو پێشبردنی کار و پرۆژەی کاروانی کۆمەڵ. مامۆستا عەلی باپیر ئەم دڵسۆزی و لە خۆبوردیەیەی گەڕاندەوە بۆ دەستگرتن بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم. هاوکات مامۆستا عەلی باپیر ژمارەیەک ڕێنمایی و بەرچاو ڕوونی ئاراستەی ئامادەبوانی کۆبوونەوەکە کرد و بەرپرس و ستافی مەڵبەندیش بەڵێنی وەفاداری و دڵسۆزیان دووپات کردەوە لە پێناو بەرەو پێشبردننی زیاتری کار و پرۆژەی کۆمەڵ لە سنوورەکە. لەو پێناوەشدا پلانی ساڵانەی مەڵبەند خرایە ڕوو و ژمارەیەک سەرنج و تێبینیش قسە و باسییان لێوە کرا.